أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إن الله لا يخفى عليه شيء في الأرض ولا في السماء. هو الذي يصوركم في الأرحام كيف يشاء. لا إله إلا هو العزيز الحكيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات. فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله. والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا وهب لنا من لدنك رحمة إنك أنت الوهاب. ربنا إنك جامع الناس ليوم لا ريب فيه. إن الله لا يخلف الميعاد. صدق الله العظيم. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن والاه. بنران وبسران وخوشويستان داواكارم لخواي پروردگار طاعت و عبادتي أمانگمان لقبول بفرميت. عزيزان وخوشويستان ميواني چي تايبت و سرازياريني منطقة حجاز اويش شيخ صالح الأنصارية. زور بخير هاتي شيخ صالح، موفق بي إن شاء الله. دنقد نرزي خواي پروردگار بركة برجة بسرته. شيخ صالح الأنصاري شيء و لدايق بويت صالح و استافي شيء. براتان صالح سيد محمد صادق أنصاري لا مكي في روز دايق بوما ما شاء الله. بله وخويندنو همو شتيكم لا مكي في روز بوا نزيكي 2 سال دبيت هاتوم بو ولاتي قطر. ما شاء الله. ومن كارمندم لوزارة أوقاف لقطر وإمام تربية مزقوتي مريم مكتي عبد الله عطيم. بله ما شاء الله. پێشنێژ و تەرخوێ. بەڵێ زۆر باشە. زۆر باشە. چەند ساڵە پیشەی قورئان خوێندن و ئیمامەتیت گرتووەتە ئەستۆ؟ بەخوا من لە ماڵێکی قورئانیدا گەورە بوومە و باوکم شێخ سەید محەممەد صادق ئەنساریە مامۆستا و مفتی بووە لە مەکەی پیرۆز. بەڵێ لە پەیمانگەی حرەمی مەکە لە ماڵێکی قورئانیدا گەورە بووم و باوکیشم گرنگێکی زۆری بە منداوە
بۆی کە قورئان لەبەر بکەم ینی من باوکم زۆری پێ لەبەر دەکردم و لە ئاواتەکانی باوکم خودای لێ خۆش بێدەوە بکە یەکێک لە منداڵەکانی ئیمامی موسڵمانان بێ بۆیە سوپاس بۆ خوا پێشەوەی کە باوکم کۆچی دوایە بکات ئاواتەکەی بەدی هات ینی باواتەکەی گەیشتەوە منی بەم شێوەیە بینی و باوکم لەگەڵ دایکم خدا بیپارێزێت گرنگیان زۆر دەدا خوا بیپارێزێت ئەوان زۆر گرنگیان بەم بابەتەدا و ڕەنج و گرنگیان پێدام تاوەکو قورئانی پیرۆز لەبەر بکەم لەبەرت کرد بەڵێ سوپاس بۆ خوا چوومە زنجیرەی لەبەرکردنی حوجرە لای خۆمان هەیە سوپاس بۆ خوا زنجیرەی لەبەرکردنمان هەیە وەکو زۆربەی وڵاتانی تر کە ئێستا بوونیان هەیە بۆیە لە تەمەنی نزیکەی 5 ساڵیمدا بوو چوومە ئەو زنجیرەیە پێشەو تەمەنە واتە لەو کاتێک کە هاتمە دنیا خۆشکە گەورەکەم لە ماڵەوەوانەی پێدەدام و پیتی هیجایی فێر دەکردم و سوورەتە کورتەکانیشی فێر دەکردم بۆیە من بەڵام ئەوەی هەیە کە ڕاستەکەی لە ماڵەوە دەستەی قورئانی و ڕادیۆ و نوێژە فەرزەکان و گوێگرتن لە قورئانەوە هەروەها کەی لەدایک بووی لە ساڵی 1990 بەڵێ خدا تەمەنە درێژ بکات ئینشاءالله ئامین زۆر سپاس لەشە ساغ بێ خدا بەختەوەرتان بکات خاوەنی ڕوخسارێکی خۆش و زەردەخانەیەکی جوان خدا بەختەوەرت بکا بەبوونی تۆی ئازیزم ئەوەی بتبینێت ماشەڵڵه سەلامت بێ ڕووخۆشیت دڵخۆش بۆ منیش بەخوا ڕێزداری خدای گەورە پایدارتان بکات ئێمەش لەلایەن خۆمانەوە بەخێراتن دەکەین بۆ بەرنامەی سەدای زێڕین بەڕاستی بەڕێستان دەنگێکی تەواو زێڕینتان هەیە خدای گەورە پاداشتان بێتەوە منیش زۆر دڵخۆشم بە دەرکەوتنم لەم پرۆگرامە قورئانیە تایبەتە ئەوە خۆم من بینەری بەشی پێشوو بووم ماشاءالله زۆر کەسانی بەڕێز و گەورەی تێدا بوو و تۆش وتدەم بەرنامەیە کاریگەریی گەورەی هەبووە لە بەدڵنیەوە لە کوردستان جاداوەکەرم خدای گەورە پاداشتان بداتەوە بۆ ئەم پرۆگرامە باشە پێمەوە بێ زنجیری حوتەمیان هەشتمە ماشاءالله خدای گەورە بەرەکەتی تێکا ماشاءالله باشە من دوێنێ لای تۆ نوێژم کرد لە مزگەوت زۆر جوان بانگتدا بانگێکی حیجازی وەک ئەوەی کە لە مەدینەی پیرۆز بوو وانە ڕاستە ئەو بانگەمان بۆ بدەوە من لە ڕاستیدا من خەڵکی مەکەم بەڵام حەزم لە بانگی مەدینەیە مەکە دەوڵەمەندە بە خەڵکەکەی بێگومان بانگی مەکە جیاوازە لە مەدینە بێگومان وە خۆ دەمەدەزانێ تۆ شێوازی مەکەی بانگدایە مەدینەی نا من مەکو مەدینەم بانگدا بە مەقامی بەیات وایە یعنی مەقامات لە لای من نییە تەنیا بانجی پێدەدەم هەر ئەوەندەیە جا مەقامی بەیات لە لای دڵمەوە نزیکترە ڕاستە ئەوایە بەڵێ وایە یعنی بانگی تەواو بدەین بەڵێ بێگومان الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة
الله أكبر الله أكبر لا إله إلا الله. ما شاء الله دەبێ جوانی ئەم بانگە ئەوەیە کاتێک بەرەو حەرام دێی لەناو مەیدانەکان گوێت لێ دەبێت. شۆک بووم بانجی بەیانی بێدیان شۆک بووم وەک ئەوەی هەر بەڕاستی وەک ئەوەی هەر لە ڕاستدا من لەناو مزگەوتی حەرام و مزگەوتی پێغەمبەر بم. ئەمە بانگێکی تایبەتە بە مزگەوتی پێغەمبەر و بانگدان لە مەکە جیاوازە بە مەقامی حیجازە واتە کەمێ خەمباری تێدایە ڕاست یعنی خەم ناکە بێگومان واتە بۆ نمونەگەر حیاکان بڵین باشە حي على الصلاة حي على جوان بوو ئەمە بانجی مەکەیە لەسەر شێوازی فاروق حەزراویە خودای گەورە شیفای بدە واتە من لە جوانترین دەنگەکانە کە گوێم لێ بووە و من بەڕاستی عاشقی دەنجی بووم و من دەبوو لەناو حەرام بم ئەگەر ئەو بانجی بدایە وە خۆ دەزانی کە خشتەیەک هەیە ئەرۆکو پێشتر بۆتم باس کە لەبەرەوەی باوکم لەناو حەرام بووە بۆیە زۆربەی ژیانم لەناو حەرام بوو خوێندن و هەموو شتێکم لەناو حەرام بووە هەمیشە لەگەڵ باوکم بوو دەمزانی کە لە چ ساتێک بانگ دەدات شێخ فاروق حەزراوی خدا شیفای بدە من هەمیشە لەناو حەرام دەبووم بێگومان ئەو زیاتر لە جۆرێکی هەیە بۆ بانگدان بەسەوتی چێ متەئەسری بەخوا من هەروەکو پێم وتید من لە ماڵەوە گەورە بووم لەسەر خوێندنەوەی شێخ محەممەد ئەیوب خوێندنەوەی شێخ محەممەد ئەیوب و ئەوەی دیکەش کە باوکم زۆر حەزی لێبوو شێخ محەممەد سەدیق المەنشاوی بوو بۆیە منیش هەروەکو باوکم بەوان سەرسام بوو هەمان ئەوەی کە باوکم خوددا لێ خۆش بێ و زۆر هەوڵدەمەک و شێخ محەممەد سەدیق مەنشاوی بم بەڵێ وایە بەڵام بەداخەوە کە ناتوانم مەکەوە بووەکو خۆ دەزانی کە خوێندنەوەی مجەودە زۆر قورسە بۆ هەناسەدان و منیش هەناسەم زۆر نییە بۆیە لە هەمووان زیاتر کاریگەرم بە شێخ محەممەد سەدیق مەنشاوی و شێخ محەممەد ئەیوب زیاتریە و دوای ئەوانش گوێ لە زۆرێک لە شێخ و قورئان خوێنەکان دەگرم لەوانە شێخ محەممەد خەلیل خودای گەورە لێی خۆش بێ و شێخ محمود کوڕی شێخ خەلیلی قورئان خوێن خودای گەورە لە هەمیان خۆش بێ هەروەها گوێ لە شێخ نەبیل ڕەفاعی دەگرم بەڵێ شێخ نەبیل ڕەفاعی زۆر کاریگەرم پێی زۆربەی کات گوێ لە شێخ محەممەد ڕەفاعی و شێخ محەممەد ئەیوب دەگرم و شێخ محەممەد خەلیل زۆربەی کات گوێ لەوانە دەگرم یانی سەدای زێڕین وە هاتەوە ئەیمانگی جوان گوڵ بەژێرێک لە دەنگی خاڕینی خۆر وهم يصطرخون فيها ربنا أخرجنا نعمل صالحا ربنا أخرجنا نعمل صالحا غير الذي كنا نعمل أولم نعمركم يتذكر فيه من تذكر وجاءكم النذير فذوقوا فما للظالمين من نصير إن الله عالم غيب السماوات والأرض إنه عليم بذات الصدور. أحزن عندما أعود إلى كردستان وبلدي أقول عندي لأجل فراقكم آلام الله
فعلام أعذل فيكم وألام الله ويذيب روحي نوح كل حمامة فكأنما نوح الحمام حمام الله من كان مثلي للأحبة فاقدا أو في قلبه لوعة وغرام قف في ديار الضاعنين ونادها يا دار ما صنعت بك الأيام. الله خدای گەورە بۆ ساتێک لە عزیزان دوورمان نەخاتەوە. عزیزی منی شێخ ساڵح، خدای گەورە لە دنیا کۆتاییبێکەوە کۆمان بکاتەوە ئینشاءالله لەم دنیای و لە ڕۆژی دواییش ئیخوانن على سرور متقابلین ئینشاءالله. ئێمەش و تەواوی بینەرانیش خدای گەورە بێکەوە لە بەهەشت کۆمان بکاتەوە. با پرسیاری بکەم لەگەڵ هاوڕێکانت چۆنی؟ مەسەلەن لە قەتەر کۆمەڵە قورئان خوێن هەیە، کۆمەڵە پێشنوێژ هەیە، زوو کۆ بنەوە پێکەوە مەجلیسان گەرمە و خۆشە و مەجلیسی قورئانی و ئینشاد و ئەو بابەتانەیە. تا چەند لەگەڵ ڕەفیقەکانت تێکەڵیت؟ سوپاس بۆ خوددا واتە وەک خۆت بینیت سەردانت کردین و میوانێکی بەخشەندە بووی بۆمان ڕێزداری من خاوەنی ماڵم خدای گەورە بەختەوەرت بکات بەختەوەر بن. ئیتر کۆبنەوەکانت بینی لە ڕاستیدا لێرە خۆشەویستانی قورئان بەڕاستی زۆرە ئەوانەی کە قورئانیان خۆش دەوێت و ڕێز لە قورئان خوێنان دەگرن و هەردەم دانیشتەکانیان کراوەتەوە بۆ قورئان خوێنەکان ئەوە تیایدا قورئان خوێنان بەرز دەنرخێنن و حەز دەکەن گوێیان لە قورئان بێت تایبەت لێرە باش ینی وەکو دانیشتنەکەی دوێنێمان ڕاست بەڵام و ئێمەش دوێنێ گوێمان لە قورئان خوێندنەکەی تۆ گرت ماشەڵڵا لێبێت بەڵام محەممەد عەباس سەرقاڵی کردین کارە ساتە خدای گەورە بەرەکەت بخاتە تەمەنیەوە ماشەڵڵای لێبێت. چی دەڵێیت بە یوسف عوسمان؟ خدا بەرەکەت بخاتە تەمەنیەوە یوسف عوسمان کاتێک پێت وت کە تۆ دێیت بۆ دەوحە وتم بێگومان لەگەڵ شێخ یوسف عوسمان و شێخ سەباحە نەهاتن بەداخەوە کە نەهاتن پێی دەڵێن بەردەوام بێ لەسەرەوەی کە ئەو دەیکات و لەسەرەوەی لەسەرەتی لەسەر ئەو کارە چاکەی ئینشاءالله ئێمە بە چاکەیدا دەنێ خدای گەورە ژوای دابنێت و کەس لە خوددا باشتر نییە. شێخ یوسفیش ماشەڵڵا لە دەنگە بەرزەکانە بەڕاستی واتە دەنگی ماشەڵڵای لێبێت واتە دەنگی بەرزێکی سەرسامکەری تێدایە هەر وەک ئەو دەنگانەی کە لە کوردستانە لای ئێوەش هەیە ماشاءالله مامۆستا محەممەد جەلەل کوردی و هەروەها شێخ عوسمان و پێشەوە و هەروەها سەلاحەدین پێم وابێت بەڵێ لە ڕاستیدا قورئان خوێنی زۆر باش دێن بۆ لامان ماشەڵڵا هەن لێبێ. دەنگی ئەوان دەنگێکی تایبەتە بە خۆیان دەنگەکان و هەروەها نورەدین سەلیمیش کە لەلای ئێمە هەیە شێوازی خوێندنەوەیەکی تایبەتە کە بە خەڵکی کوردستان و عێراقا و ئاوازێکی تایبەتە بەخۆیان وەکو حیجاز هەر وەکو لای ئێمە حیجاز تایبەتە ئاوازێکی تایبەتیان هەیە ماشەڵڵایان لێبێت تایبەتم بۆ خۆیان واتە من لە کوردستان تێبینی ئەوە دەکەم بە مەقامی بەیەتی جوان قورئان دەخوێننەوەنە و من ئەو شتم زۆر بەدڵە کە کورد پێی دەخوێن لە ڕاستیدا من حەزم لێیەتی بەڕازگۆ بم لەگەڵتان حەزم لە خوێندنەوەی نییە کە زۆر خەمناکی تێدایە خەمناکی لە ئاەتەکان دابێت خوێندنەوەیکمان هەیە تایبەتە بەدەشم بۆ نمونە ئەگەر گوێت لێبوو بێت بسم الله الرحمن الرحيم ماشاءالله مەقامی عەجەمە مەقامی خۆشیە و هێزە خلق الإنسان علمه البيان يا سلام الله الله وبزانم تكبيراتي جەژنی شەیە الله أكبر الله أكبر الله أكبر لا إله إلا الله الله أكبر الله أكبر ولله الحمد. جەژنمان هێنا ماشاءالله ماشاءالله خدای گەورە لەگەڵ ئێوە بمانگەێنێتە ڕەمەزان و هەروەها ئینشاءالله ئامین بە تەندروستێکی باش و بە سەلامەتی بمانگەێنێتە جەژنیش ئامین خدای گەورە لێمانی قبوڵ بکات. زۆر باشە شێخ ساڵح با گوێمان لە هەندێک ئاەتی قورئانی بێت و ئێمەش ئەوە بەرەو کۆتایی بەرنامەکەمان دەڕێت. أعوذ بالله من الشيطان الرجيم. ونفخ في الصور فإذا هم من الأجداث إلى ربهم
ربهم ينسلون قالوا يا ويلنا من بعثنا من مرقدنا هذا ما وعد الرحمن وصدق المرسلون إن كانت إلا صيحة واحدة فإذا هم جميع لدينا محضرون فاليوم لا تظلم نفس شيئا ولا تجزون إلا ما كنتم تعملون إن أصحاب الجنة اليوم في شغل فاكهون هم وأزواجهم في ظلال على الأرائك متكئون لهم فيها فاكهة ولهم ما يدعون سلام قولا من رب رحيم وامتازوا اليوم أيها المجرمون صدق الله العظيم. بینەرانی بەڕێز و خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی ئەڵقەی ئەمجارەی بەرنامەکەمان بە چەند دوعایەک کۆتایی بە ئەڵقەی ئەمجارای هێنین لەلایەن شێخ ساڵحەوە ئینشاءالله. اللهم اهدنا فيمن هديت وعافنا فيمن عافيت وتولنا فيمن توليت وبارك لنا فيما أعطيت وقنا واصرف عنا شر ما قضيت إنك تقضي ولا يقضى عليك إنه لا يذل من واليت ولا يعز من عاديت تباركت ربنا وتعاليت. اللهم إنا نسألك رضاك والجنة ونعوذ بك من سخطك ومن النار. اللهم إنا نسألك فعل الخيرات وترك المنكرات وحب المساكين وأن تغفر لنا وترحمنا وإذا أردت بعبادك فتنة فاقبضنا إليك غير مفتونين برحمتك يا أرحم الراحمين. اللهم تقبل منا صيامنا وقيامنا وصالح أعمالنا. ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم واغفر لنا ولوالدينا ولجميع المسلمين الأحياء منهم والميتين. سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين. سەدای زێڕین وە هاتەوە ئەیمان گیجوان
گوڵ بە ژێرێک لە دەنگی خاڕینی قورئان سەدای نوران خۆشبەختیە وەکو باران هەوازەکە پڕ لە شادی بۆ هەموومان ئەی مانگی خێر دڵمان پڕکە لە ئیمان جگە لە تۆ چێ بکەینە دۆست و میوان یەک تەلاوەت عیشقت دەڕوات بۆ نێو دڵ